هي كازو قويش Mania خۆم هەمیشە چالاکیم بۆ جەڵە ڕێژنانی ڕۆژی 8 مارس پیرۆزەکەم لە هەموو ژنانی جیهان و کوردستان بە تایبەتی ئێمە وەک خانمانی دەزڕەنگین لەم ڕۆژەدا حەزمان کرد چالاکێکی جوان ڕێک خەین کە لە ساڵێکە ڕاستە 8 مارس ڕۆژی ژنانە خۆی هەموو ڕۆژێکی ژنانە بەڵام مەیان زۆر تایبەتە ویسمان لەم ڕۆژە ڕێکخرای بەرەو هیواکان کە هیوایە ئەبەخشێ هەمیشە بە ژنان و کچان بە هاوکاری گروپی خانمانی تاموچێژ ئەم چالاکیە جوانە ڕێخین بۆ خانمانی دەزڕەنگین هەڵبەتە ئێمە هەمیشە هەوڵێەوەین لە بۆ نەتایبەتەکانە بتوانین چالاکێک ڕێخین بۆی خانمانی دەزڕەنگین تیا سوود بن دەوری 35 کەس زیاتر یانی نای نووسی بوو خۆی حازر کرد بوو بەڵام هەرچەند ئەم بارودۆخە تۆزێ نەخوازراوە دوێنێ شەو شتێک بۆی تر تۆزێ خەڵک لێ هین بوو بەڵام سپاس بخوا لەگەڵەوەشە ئێمە کار و چالاکی خۆمان بەڕێک و پێکی بەڕێوە ئێستا ئەتوانم دەوری 15 بۆ 20 خانمێک لەم کارە جوانەیە بەشدارن ئێرە تەنها کاری دەستی ڕێگە پێدراوە هەڵبەتە ئێمە لە گروپەکانمانە خانممان هەیە بە خواردنە جوانە کوردەواریەکانیان هێشەر دەزڕەنگینیە بەڵام لێرە لەبەرەوەی مانگی ڕەمەزانی شەو لە سەرای سلەیمانیشە تەنها ڕێگە بە کارە دەستیەکانیراوە من لێرەوە ئەمەوێت سپاسی خۆم بگەێنم بە بەڕێز دکتۆر موحسین و کاکۆگر کە هەمیشە هاوکارمانن سپاسی بێپایانم بۆیان کە هەمیشە ئێرەمان بۆ تەرخانەکەم بەبێ بەرامبەر سپاسیانەکەم بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژنانەوە ئەم چالاکی ڕێکخراوە من بەکاری سابوون بەشداریم کردووە کە خۆم لە ماڵەوە دروستی ئەەکەم ئەم سابوونانە و دوو ڕۆژی شەخانە دوێنێ و ئەمڕۆ تقریبی 35 کارێکی دەستیمان هەیە بە کوڵاوچنین و ئی بۆ نمونە من کاری سابوون دروستکردن ئەەکەم هەنێکمان بەکاری دەستی و بازن و ئەو بەو نەوە هەموو کارەکانمان کاری دەستیە ئەو ژنێکی کە بێتە دەرەوە حتمما پاڵپشتێکی هەیە حتمما لە هاوسەری بێ باوکی بێ دایکی بێ خوشک بێ برابیانێ پێ پاڵپشتێکیە بێ هاوکاریەکێ بێت ئەجا بتوانێت بێتە دەرەوە بەتایکی تەمیان پاڵپشتی کراون واروە لە ڕێگەی ئەم ڕێکخراوانە شەوێ ماتوانین ئەم فیستیڤالانەمان بۆ ڕێکە خەن دەستیان خۆش بێ من خۆما من مناڵ بۆ نمونە مناڵم هەیە کە کەسێک هاوکاریم نەکا لە ماڵەوە وریای مناڵەکانم بۆ بکەین ناتوانم بێمە دەرەوە بۆیە بەعام هافرەتان ئەبێ پاڵپشتیان کراوە ئەنجا توانم بێنە دەرەوە هەموو کەسێ هەموو ئافرەتێ بێتە دەرەوە ڕوبەڕوێ قسە نابێتەوە بەڵام تۆ گرنگەوەی ئەو شتانە کار لێ نەکە تۆ کە دەست بە ئیشێکەکەی تەکید بابێ بزانی کە ڕوبەڕووی شتی ناشیری نەبیتەوانێ بەزان خۆت سەربەرزانە باقلی ئەبێ مشتێکە لە جێی خۆیان بێ وای لێ بکە مشتێک ڕێک بخەی نابێت بە قسەی خەڵک من خۆم یەکێکم لەوانەی بە هیچ شێوەیە قسەی خەڵک بە گوێمان ناچێت